ئەم ئامێرە ئەبینین بۆ زۆربەی زۆرمان بیرەوەری جیاوازی هەیە. ئامێرێک کە سادەیە لە بواری جەستە، بەڵام ئەتوانێت یەکجار کۆمپلێکس بێت. دەنگ، ڕەنگ، زەنگ سێ شتێک کە لەناو ڕەوەندی ژیانی منە دەوری بینیوە. مەبەستم لە ڕەنگ و زەنگ و دەنگ چییە؟ ڕەنگی دەنگێک، زەنگی ڕەنگێک کە گوێ لە تەپەیەکی ئامێرێک دەگری چۆن ئەتوانێت لەسەر حەستت بە شێوەیەکی دایرێکت تەئسیر کات. ئەگەر چاوتان بنووقێنن ئەم دەنگەیە کە لەسەر تاکەی ئێوە ئەتوانێت تەئسیر دانێت. کە گوێمان لەم دەنگە ئەبێت، بێگومان هەر دەنگێکی موزیک، هەر دەنگێکی ئامێر پەیوەندیەکی هەیە لەگەڵ کەلتورێکە، پەیوەندیەکی هەیە لەگەڵ ناوچەیەکە. کە گوێمان لە دەنگی دەف بوو، گوێمان لە نیشتیمانی کوردستانە، گوێمان لە فەرهەنگی کوردستانە کە ئامێرێک بتوانێت هەزار ساڵ جێپەیەکی گرنگی هەبێت. ئەمەوێ یەک دەقە گوێتان لە یەشتێک بێ، دوای بەردەوامە بین. لە تەمەنی 17 ساڵیم یەکەم تەجروبەم هەبوو چوومە ناو تەکیەی قادریکان لە شاری سنا. هیچ کات لە بیرم ناچێ خەلیفە میرزا غەوسی وتی بە من هەژار کوڕە جوانەکەم دەفم بۆی لێیە. وتی مامۆستا ویستم بزانم لە تەمەنی 17 ساڵیە لە ڕەوانگەیەکی عرفانی من لەکوێم. وتی هەژار کوڕە جوانەکەم تۆ دەڤژەن نیت، تۆ تێکنیسیەنیت. مەبەستی لەمە چی بوو؟ وتی تۆ لە تەمەنی 10 ساڵی لە بەریتانیا گەورە بووی، سەفەرەکەی، مۆسیقای گەلانی تر لە گوێتە، بێگومان دەفی تۆ ناتوانێت وەکو دەفی قادری بێت، وەکو دەفی تەکیە بێت. تۆ دەبێت 2 ساڵ چایمان بۆ بێنی. وتی 2 ساڵ چایمان بۆ بێنی تا دەنگی دەستت، کە باسی ڕەنگم کرد، یعنی دەنگی دەستی من وەکو دەڤژەنێکی خانەقا بێ. ئەمە لە ناو کەوانەی ژیانما زۆر پرسیاری دروست کرد کە ئایا دەف ئەم ئامێرە نەتەوەی کوردیە تەنیا لە ناو تەکیە و خانەقاکان لەبێ لێ بدرێ؟ لە تەمەنی 21 ساڵیە چوومە زانکۆی ساواس لە بەریتانیا، 4 ساڵ مۆسیقام خوێند و بە مۆسیقای گەلانی تر ئاشنا بووم. بوارەکەم بواری ئەتنۆمیزیکۆلۆجی بوو، یعنی مۆسیقای گەلان، و ئەمە بوو بە هۆکارێک کە من لە تەمەنیکی زۆر گەنج 20 ساڵیە لەگەڵ مۆسیقای گەلانی تر ئاشنا بم. ئەم دەفە کوردیە کە ئێستا گوێتان لێبوو لە ناو تەکیە و خانەقاکانە بتوانێت لەگەڵ موزیکی تر، لەگەڵ گەلانی تر. لە ناو خۆمە هەمیشە بە خۆمم ئەوەت هەژار دەف تەنیا ئامێرێک نییە، دەف تەعبیرێک ئەتوانێت بکات لە نەتەوەیەک، دەف ئەتوانێت چیرۆکێک باس بکات. زۆر جار ئەڵێین دار، پێست لەگەڵ زنجار، یعنی سێ چشت لەم ئامێرە هەیە. ئەوەندە سادە بێت، بەڵام تۆ ئەوەندە بتوانی تەئسیر لە ناو دەروونت بکات، تەئسیر لە ناو ڕوحت بکات کە وەختی دەفلێیەی کۆنترۆل لە دەستی خۆت دامێنێت.
لندن زۆر گرنگ بوو لە ناو ژیانی هونەری من چونکە من بەڕاستی لە وڵاتێک گەورە بووم کە پڕە لە گەلان پڕە لە مۆسیقای گەلان و ئەمە هەمیشە بوو بە هۆکارێک کە من ڕازی نەبم هیچ کات ڕازی نەبم هەمیشە بە خۆم بڵێم تۆ دەبێ ئەم ئامێرە کە ئەگەر ئامێرێکی زۆر کوردی و سادەی و کە لە ناو تەکیە و خانەقەکانە لێ بدرێ ئەبێ شەخسیەتێکی پێبەی ئەبێ پێ بڵێ کە ئەم ئامێرە توانێ ئامێرێک بێ کە باڵوێزی وڵاتێک بێت بۆی کە لەندەن دەورێکی زۆر گرنگی بینی من لە تەمەنی 10 ساڵی لە لەندەن گەورە بووم بەڵام لە ناو دەروونما هەمیشە زۆر گرنگ بوو کە پێناسی خۆم بزانم کێم چیم باوکم کێیە بنەماڵم کێیە بەڵام ڤیژنم هەبێت ڤیژن ئەوە کەلیمەیەکی زۆر گرنگە بۆ هونەرمەند کەسێکی خەلاقە لە شوێنێکە بۆ یێت ئیلهامێکی بۆ یێت بەڵام ئەچێتە ناو سیستمەکەیە ئەگەر ڤیژنت نەبێ واتە ڤیژنیەکی سیرکەی کە ئەتەوێ بەرەو کوێ بچی ڕەنگە ناتوانی ئیبداع بکەی واتە ئینۆڤیشن مۆسیقا هونەر پڕە لە ئینۆڤیشن مۆسیقا ئەتوانێ وەکو بنێشتی لێبێت مەبەستم چییە لە بنێشت مەبەستم کە شتێک تۆ هەر دوو پاتی دەکەیتەوە سەیری ژیانی خۆتەکەی لە ڕەوەندی 20 ساڵی تا هەمان شتە دووپات کردووەتەوە تا ئێستا من ئەوە قەت نەبووە لە ناو ژیانی منە سامپڵێکی تر گوێ ئەگرین اینجا بەردەوامە بین موزیکە گرت ئایا ئەمە تەکیە بوو؟ تەکیە نەبوو واتە ئەم ئامێرە تەن ئامێرێکە کە ئەتوانێ وەکو ئامێرێکی گرنگی مۆسیقایی تێکەڵی کەی و ئەمە بوو بەشێکی هەنگاوێکی تری ژیانی من کە چوومە تەکیە خەلیفە میرزاوتی عەزیزەکەم تۆ دەفی قادری و هەر دەفی خانەقایی بۆ تۆ نەکراوە ئەوە بوو بە خولیایەک بڕۆمە زانکۆ دەرسی مۆسیقا بخوێنم کە بتوانم ئەم ئامێرە وەکو ئامێرێکی هونەری کە ئێستا گوێتان لێ بوو ئامێرێک کە بتوانێت لەگەڵ نوانسی مۆسیقایە یەک بگرێتەوە سێمین قۆناغی ژیانی من ئەوە بوو کە باسی گەلانم کرد من تەئسیرم زۆر وەرگرتووە لە زۆر مۆسیقای گەلان و یەکێک لەو کەسانەی کە ئەمڕۆ بینیتان برای عەزیزم مەتەیۆس چاقۆریسیس کە 20 ساڵە لەگەڵ یەکە ئیشمان کردووە زۆر جار لە یۆنان لە عەرەب لە تورک لە فارس لە ئازەری لە ئەرمەنی هەمیشە شتێک بووە لە ناو مناکە بتوانم بە خۆم بڵێم کە تۆ ئەبێ لە لەم و لەو تەئسیر وەربگری بۆ نمونە ئەمەوێن نمونەتان بۆ بڵێم چونکە بەشەکەی من بەشێکی فەنیە لە ناو تەکیە پێ ئەڵێن مەقامهای دەف مەقامەکانی دەف ئەمە پێ ئەڵێن حەی الله ئەمە پێ ئەڵێن حەدادی ئەمە پێ ئەڵێن دائم ئەمە پێ ئەڵێن هەڵگرتن ئەمانە چین مەقامهای دەف بەڵام من هاتم لە ژیانما تاقیم کردەوە وتم کە هەژار بۆچی ئەبێ دەف هەر بە وەستان لێ بدرێ بۆچی ئەبێ دەف هەر ئاواهی لێ بدرێ
بیرۆکەیەکم بۆ هات بەهۆی ئەوەیە کە باسم کرد لەگەڵ گەلانا زۆر ئاشنا بووم تاقیەکم کرد کە من بتوانم لە ئامێرەکانی تر تەسیر وەربگرم و شێوازێکی تری دەفژەنین بۆ خۆم دروستکەم. ئەمە دەنگی دەفە؟ نا. بەڵام کێ ئەڵێت کێ وتوێتی ئەبێ دەف هەر ئاواهی لێ بدرێت؟ واتە ئامێرێک کە وتم دیسان ئەگەڕێنمەوە سەر سادەبوونی لە ناو خۆم لە ناو مێشکم لە ناو جەستەم لە ناو ڕۆیام لە ناو ڤیژنم ئەموت ئەمە نابێت تۆ ئەمێ هەمیشە سەیری ئەم ئامێرەکەی کە بەشێکە لە جەستەی خۆتا بزانی چۆن ئەتوانی ڤیژنت بۆ بێ دێمە سەر ڤیژن ئەبێ ڤیژن لە ناو تاقەی هەموومانە هەبێ ڤیژن شتێکە کە من ئەتوانێ لێرەوە بباتە سەرەوە لەسەرەوە بمبا بۆ سەرەوەتر و سەرەوە بووبا بۆ سەرەوەتر. گوێ لە دەفمان گرت هەژار لە خانەقا گوێمان لە دەف کرد بە مۆسیقا سێمین قۆناغی من ئەم بەرهەمە بوو. دەف لە ناو ساوندتراکێکی فلیمێکی هۆلیوود کە ئەمە بوو بە قۆناغێکی تری ژیانی من کە پێم وایە هەمیشە ئەو ڤیژنە بووە بۆ من ئەو ڤیژنە بووە کە بە خۆمم وتووە نابێت بە خۆت ئەم دەفە لە خانەقا لە ناو مۆسیقای کوردی شێوازێکی ژەنینی جێواز ئێستا بتوانم بیبەمە قۆناکی تر. ڤیژن ئەو شتەیە کە ئەتوانێ ئێمە بەردەواممان کات هەناسەمان پێ بدات هەناسەیەک کە بۆ من 2 دقەم ماوە چاوتان داخەن هەمووتان چاوتان داخەن کاتان یەکەم چاوتان داخەن خۆمش چاو داخەم چونکە هەمیشە دەفلەیەم چاو داخەم چاوتان داخەن گوێتان لە دەنگەکە بێ دەنگەکەیە کە حەکایەتی ئەم نیشتیمانەی ئێمەمان پێڵێت. لە کۆتایی تێدێکس نیشتیمان یعنی نیشتیمانی من وەکو باڵوێزێک هیچ
کەمیەکم لە قۆناغێکی زۆر سەختە نیشتیمانەکەم تێپەڕی برا پێشمەرگەکانمان سنووری ئەمەیان پاراست ژیانی خۆیان یان بەخشی منش پێشمەرگەیەکم بە دەفەکەم